بەڵێ پەیوەندێکمان لەگەڵە حاجی پەروین فەرموو خوشکەوە ڕێزم. الو فەرموو خاتون بەڕێز حاجی پەروین فەرموو. بەڵێ فەرموو گوێبیستی لێتم. السلام عليكم مامۆستا گیان. سڵاوی خواتان لەبێ عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. لە ڕاهی خوای خۆشم دەوێ مامۆستا. خوا لە ڕازی بێ خودایە گیان حاجی گیان سەلامت بن یا ڕەبی. مامۆستا گیان دوو سوئالمە وەلەو لە تەوەرەکەی توشدا نییە. ئاسایەقەی ناکەش سەر بە تەوەرەکەش نەوێ کێشە نییە. مامۆستا گیان ئەمن کە زێڕکم لەکن برین زێڕنگرێکی هینە دەرێ بە ملوێنە کو 200,000 زێڕەکە کە کێشایەتی دەرێ بە ملوێنە کو 200,000 مەخسەر ئەمن پارەکەم نەبوو یەکسەر بیدەمێ هەر جارێ هەندەکم دەهاتە دەستی دەمدایە حرامە یان نا. زێڕت بە قەرز هێناوە بەرێ بەسەر چاودا دەگیان ڕوونکردنەوە دەدەمێ بەسەر چاو. سوئالی دووەمیشم دەبینی یەکێک ئیشە چیلۆ کردیمە مەخسەر لە دایرەکی بوو ئیشە چیلۆ کردم کابرا نێگۆ پارەم بدێ یان ژنەکە نێگۆ ئەوەندەم بدێ ئەوەندەم بدێ ئەمن لە خۆمەوە برم 50,000 گوتم ئەوە هەدیێ دامێ ناکە ڕیبا و ئەوانە وەکو ڕیشۆ یعنی تۆ مامەڵەتان نەبوو بڵێ پارەم بدەیتەوە ئیشت بۆ دەکەم بەس دوای تەواوبوونی ئیشەکەی بۆت برد. وەڵا کەسی لە تەواو نەکردم بەس من لە خۆمەوە پێوەماندی بوو نەیگۆ بمدێ نێگو هیچ بەسی پارەی نەکرد خوا هەر ناگری بەس ئەمن گوتمەوە ئیشەکەی لۆ کردمێ ئەمن تااقەتم نەبوو بە خۆم 50,000 دایە. ئیشەکەی تۆ نایاسایی نەبوو مەبەستەوە نیەیشی مامۆسافاتی من بخەنە شوێنەکەی ئەو یانی شەکە ناقانونی بێ و حیل لە شەرعی و ناقانونیەکت بۆ بکا بە قانونی ئەوانە ئیشەکەت حەقی ڕەوای خۆت بۆ بەس ئەو وەکو هاوکاریەک و یە دەستبارێکی تۆ یارمەتیدانێکی تۆ تۆش ویژدانی خۆت و تو تەمنیش دەستێکم بەوە بێ بەسەر چاو نەبوو بچم لۆ خۆم لە ئیشەکەی ئەو ئەرێ وەڵا گرنگەوە ئیشەکەی تۆ نایاسایی و ناشەرعی و ناقانونی نەبوو بێ و زەرەدان نەبوو بێ لە مافی کەسێکی تر حقی شەرعی و ڕەوای خۆت بوو بێ ئەویش بە شەرعی و بە قانونی بۆی کردی بەسەر چاو حاجی پەروین ئینشاءالله قسەی لەسەر دەکەین بەسەر چاو. یەک سوئالی تکە سوێ وەڵای دەبی ئەوەستم لێ وەرگری بەسەر چاوان فەرموو. ئەمە ڕێک دوورە بەس هەموو جارێ بە تەکسی دێن شتیشم نییە برێم ئەوەن بەس ئەو پارەی دەدەمە دێمە برێن مزگەفتی ڕێگای باش هەندێک دەرێن مەچوو ئەتولۆ دەچی ئەو پارەی تەکسی دەدەی هیچ بکەم برم پێ خۆش دەبی دەرێن ئەتو پارەت نییە مەچوو حرامە و دەچی دەدەیە تەکسی بەخێر بێ سەر چاوانمان بۆ مزگەوتی ڕێگای باشتە و لە خزمەتتان حاجی پەروین ئینشاءالله لە سەرش قسە دەکەین ئینشاءالله. قوربان دەبن دەباشە دوعای خێریشم لۆ بکە ئینشاءالله تۆش دوعای خێرمان بکە یا ڕەبی خوای گەورە حەجیشی لێ قبوڵ کردبی و حەجی داهاتووشی بەسەرا بێ ئینشاءالله خوا ئەوەندەت پێ دەبەخشێ پێویستیت بە کرێ تەکسیش نابێ بەئیزنی خۆی گەورە سەلامت بنێ بە قوربان دەبن زۆر سپاسدارین سەرچام خوا لەگەڵ. کۆتا پەیوەندی حاجیە پەروین فەرمووی زێڕ بە قەرز من ئەوەی علمم پێ هەبێ و دەتوانین لە مامۆستای شارەزاتریش بپرسی زێڕ بە قەرز هێنان حرامە هیچ کەسێک پارەکەت حازر نەبوو قەت زێڕ مەهێنە ئیلا عولەمایان مش بە حیلە شەرعی دەزانم پێم باش نییە ئەڵێ بە کابرایی زێڕەنگەر پارەکەت بداتێ بڵێ 1,200,000 زێڕم کڕیەوە بڵێ ئەو 1,200,000 تۆ دوایی بچی زێڕەکە بکڕیەوانێ ئاتە ئەو کاتە پارەی زێڕ قەرزار نی پارەی 1,200,000 ئەم زێڕەنگەرە قەرزاری هەندێک لە زانان وانوتووە بۆی لەم بارە ڕزگارت بێ ئێنا کە زێڕەکەت وەرگرت پارەکەت نەدابێ ئەوە دەبێتە قاڵبی ڕیبا ئەگەر کردوتە وازی لێبێنە و بابەتەکە کۆتایی پێبێنە لەواتە کەس باز زێڕ بە قەرز نێنە گە پارەی حازرن نەبێ ئەوەی کە کارەکە یاسایی و شەرعی و حەقی خۆت بۆ مۆزەفەکە یارمەتی داوی تۆش دەستگیرۆیت کردووە و هەستت کردووە کە ماندووبوونێکی باشی بچێشتەوە تۆر کارەکەت پێ نەدەکرێت ئەمە ئینشاءالله ناچێتە قاڵبی ڕیشۆوە وەکو دەستخۆشانەیەک وایە بەڵام نەبێتە هاندانێک کە ئەو فێری بەرتیر خواردن بێ ئینشاءالله نێتی تۆش ئەوە نەبووە حاجی دەیتە مزگەوتی ڕێگەی بەهەشت و لە شوێنێکی دوورەوە دەی ئەمڕۆ هەموو مزگەوتەکان مزگەوتی زۆر باشن مامۆستای زۆر بەڕێز و باشمان هەر الحەمدولله بەڵام بەڕێزان خوتبەی جومعە ئەمڕۆ هەر ئەنجامدانی شەر نییە الحەمدولله کەس لە گەڕەکەکەی خۆی گڕم بێ گەڕەکی من مزگەوتی ڕێگەی بەهەشت خەڵکێک کە بێ حەزی لە خوتبەی من نەبێ زۆر ئاساییە مەرحەبای گەرمیشمان هەیە دەچێت لە مزگەوتێش کە دڵی ئاو دەخواتەوە پێم وتون لە کوێ دڵت ئاوی خواردەوە لە وتار و پەیامی جومعە بۆ ژیان و بۆ دینت حاڵی بووی چەند گەڕک ببڕە الحەمدولله مزگەوتەکەی تەنیشتی خۆت تۆڕق لە خەتیبەکە نیە لە خەڵکەکە نیە لە موسڵمانان نییە دڵت لەوێ ئاو دەخواتەوە ئینشاءالله حاجیە پەروین خوا هەموو هەنگاوەکانت بە چاکە بۆ دەنووسێ نەک لە مزگەوتی ئەمە لە کوێ دڵ و دەروونت ئاوی خواردەوە لە خوتبەیەکی بەسوود بۆ دنیا و بۆ دینت حاڵی بووی
ئینشاء الله بەریدا بگەڕێ وەخوا پارەی تەکسیش زۆرتر پڕ دەکاتەوە ئێمە هەموو پارەمان بە تەکسی بەلاش دەڕوا بەم لاولادا ئەگەر ڕۆژێکی هەفتە بین بۆ فێربوونی دەرسەکەی ژیانمان لە مزگەوت و لە قورئان و حەدیثەوە ئەوە دەبێت مەمنونی خوای پەروەردگار بین یا ڕەبی خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە.